دەلاکەکان سەرتاشەکان داواکەن حکومەت هەستێ بەوەی کە دوکانەکانی وانیش لە سعادە شتۆیتر ڕێگە نەدا لە سعادەشتی شەو بە دواوە دوکانیانە بێ. ئەمڕۆ سندیکا تۆتە سەرخەت سندیکای کرێکاران کۆنگرێکی ڕۆژنامەوانیان کردووە دەڵێن کێ دوکاندا خەبا دای بخا خەڵک هەیە بە شەو دەرفەتیە بچێت سەری چاکوە. گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ کاگاراز کاکل نوێنەری سەرتاشخانەکانی سلێمانی یەکێکە لە نوێنەرەکانی ئەوان دوێنێ قسەی کردبوو لە کۆنگرا ڕۆژنامەوانیەکان. کاگەرە سڵاو لێبێ. سڵاو لێبێ. بەخێرات سەر چاوکم. بۆ ئەتانوێ سعادەشتی شەو دوکانەکانتان دابخرێ؟ کاک ڕانکۆ سەرتا سوپاس بۆ کورسات بۆ بەسەرکردنەوەی ئەم بابەتە و بەسەرکردنەوەی ئێمە چەند هۆکارێک هەیە کە ئەمانەوێت سعات هەشدا بخرێ. یەکەم هۆکاری تەندروستی خۆمان. ئێمە لە ڕووی تەندروستیەوە خەومان ناجوگیرە و کاتەکانی نان خواردنمان لەگەڵ خێزان و ئازیزان و دۆستانمان نییە. باشە مەسەلەی بۆنە کۆمەڵایەتی و بۆ نمونە تەعزیە نەخۆشخانەیە کورە نازانم چی ئێمە ناتوانین فرێ ئەمانە بکەوین. موشتەری و ئیشی دوکانمان کاتێکی زۆری گرتوین. ئێمە پێویستەکە یعنی ئێمە گروپێکمان داناوە لە مەسنجەر و لە وەتسەپیش زۆربەی دەلاکانی ئەم شاریتایە هەمووی لەگەڵ ئەوایە کاتەکانمان بۆ ڕێک بخرێ. ئێمە پێویستەکە شەوان لە ناو ماڵ و مناڵمان نبین. ئێمە دەلاگێ تووشی کێشەی خێزانی بووە، تووشی کێشەی عایلەی بووە، زانی تووشی کێشەی کۆمەڵایەتی بووین، ئێمە تووشی نەخۆشی بووین. وەرە زۆربەی دەلاکەکان کاکە بەدەست ئازاری فەقەرات و پشتەوە ئەناڵێنن. ئێمە کاتێکی مەحدودمان نییە بۆ ئیشکردن. ئێمە موشتەری کاتێک کە دێ بۆ لامان بە ئارەزوو خۆی کاک ڕانکۆ لەگەڵ ڕێزم بۆ موشتەری. ئێمە دوکانمان بۆ موشتەریە بەڵام ئەچێت کافتریاکەی خۆیەکە جەو خۆشەکەی خۆیەکە. ئەمە شەوان ئەبێ ئێمە دابنیشین میوان و ماڵانی خۆی ئەکا پیاسەی خۆی ئەکا لە سعات 11 شەوە ئەگەڕێتەوە بۆ لای من ئەڵێ سەرم بۆ چاپکە. کاک ڕانکۆ ئێمە ئەمانەوەی وەکو فیتەرە بەڕێزەکان وەکو زەڕەنگەرە بەڕێزەکان وەکو دوکانی وەکو بازاڕی دۆلارەکە وەکو هەموو هاوپیشەکانی تر کاتێکمان هەبێت لەم کاتەیە بەڕێکخراوەیی دوکانمان بکرێتەوە و دوکانمان دابخرێت. کاگاراز کێڕی لێگرتوون ئەوەی پێی خۆشە دوکاندا بخا خەڵگەیە ینی پەیوەندی کۆمەڵایەتی لاوازە حەزی بە و پرس و باسانە نییە بۆ خۆی دوکانی خۆی دەکاتەوە تۆش دەتوێت بچیتەوە ماڵ و ناو ماڵی خۆت بڕۆرە و ناو ماڵ و مناڵی خۆت. سەیرێکە کاک ڕانکۆ ئێمە چێ ڕێگری لێکردوین. ئێمە بەربڵاویەکی زۆر هەیە لە ناو شاری سلێمانیە دوکانەکان زۆربەی زۆری کراوەتەوە. ئەگەر بێت و من دوکانەکەی خۆم دابخەم عەفۆ دوکانەکەی خۆم داپەم دوکانەکەی خوار من دوکانی ئەبێ ئەو کاتە مشتەریەکە تەلەفۆن بۆ منەکە ئەڵێت تۆ دوکانت داخستووە دوکانەکەی بۆ لای ئەو مەسەلە هەر چوونی تۆ بۆ تێ ژیانی خۆتان ڕێکخەن لەسەر ژیانی کۆمەڵێکی تریاوە پیشەتان سەیریکە ئەمە بازاری ئازاد نییە. خەڵکێکی ژەیە بەیانیان دوکان ناکاتەوە مشتریەکانی ئەو کە بەیانیان بۆیانە گونجێ دێن بۆ لای تۆ کە دوکانت هەیە. سەیریکە ئێوە هەز ناکەن ژیان گۆڕاوە ینی خەڵکێکی زۆرێ بەس لە شەوە دەرفەتیەوەی هەیە بێ خەریکی جوانکاری بێ تۆ بەراوردەکەی بە بازاری دۆلارەکە بازاری دۆلارەکە دۆلارە گەر تۆ شەویژنەی کڕیشتێکی ئەوەندە زەڕور نییە زەڕەنگەر شەویژنەی کڕیشتێکی ئەوەندە زەڕور نییە. بەس مەسەلەی سەرچاکردن و جوانکاری ڕەنگە وڵاتی پێیسکە هەموو هەفتەیەک سەردانی دەلاخانەکان سەرتاشخانەکان بکە وە شەو دەرفەتی هەیە. سەیریکە ئەمانەتان لە بەرچاو گرتووەوە جۆ لە برای خۆت بگرە. ئەمە ڕای بەتەنیای من نییە. ئێمە من داتا و ئامارم لایە گروپمان هەیە ئەمە داواکاری هەموو 195 دەلاکەکانی سلێمانیە. ئێمە خۆمان ئەم داوای ئەم مافە ئەەکەین کاکە ئێمە تووشی کێشەی خێزانی بووین کاک ڕانکۆ لە پێناو ئەوەی کە دوکانمان هەبێ ئێمە ئەزانی کاتمان نییە نەبۆ سەیرانێک نەبۆ چوونە دەرەوەیەک نەبۆ ماڵانێک کاکە گیان هەمووی ئەمە داوای ئەمە ئەکا. یعنی ئێمەش پێمان خۆشە وەکو هەر هاوپیشەیەکی تر وەکو هەر کەسێکی تر کاتێکی محەدەتمان هەبێ بۆ نمونە هەشتی بەیانی داوامان کرۆ بۆ هەشتی شەو لەو بینایە خەڵک ئەتوانێت بێت کاتەکانی خۆی ڕێکخوا عەفوم کە کاک ڕانکۆ لە وڵاتانی ئەوروپا بڕۆ تەواوی وڵاتانی ئەوروپا کاک ڕانکۆ هەمووی هەرچی دەلاکەن لە لەندەن باشە لە سەعات هەشتونوی بەیانی و هەتاکو حوت و هەشتی ئێوارە هەیە ژیان ڕیتمێکی جیاوازتریە ئێمەش ئەمانەوێ بەرەبەیان زۆربەی دوکانەکان کراوە. سەیریکە کاکە ئاخر تۆ ناکرێت دوکانێکی دەلاکی مقارنە بکەی بە مارکێتێکی 24 ساعتی. ئوستاز ناکرێت دوکانێکی دەلاکی مقارنە بکرێت لەگەڵ ڕێز و خۆشەویستی بۆ بەیانی خەڵک چۆن بێ سەری چاکە دەوامی سەیریکە ئەگەر یەکی دوامی ئەهلیە بێت کە زۆربەی خەڵک کرد لە کەرتی تایبەتە هەشتی بەیانێ بێ لە دەوام بێ هەتا 5
یعنی بێ بە پەلەپەل فریای دەلاک ناکرێت. ئوستاز بە پەلەپەل نییە سەیریکە بە پەلەپەل نییە یاسای کارکردن لە ئەم وڵاتەیە 8 سەعاتە باشە نوێ لە هەندێک شوێن با نۆ بێ باشە هەتاکو پێ 3 سەعات ئەمێنێ بۆ کارکردن ئێمە ڕۆژانی جومعان دوکاندا ناخین ڕۆژانی جومعان ئەتوانێت بێ سەردارمان بکە لە هەشتی بەیانیەوە هەتا جومعی هەیە لە ماڵەوە بێ بۆ دەلاک آخر کاک ڕانکۆ ئەی ئێمە مناڵەکانمان چۆن ببینین بڕواکەی دەلاکەیە دوێنێ پێی وتم توێتی کاگارە سوێن بێ بەخۆی گەورە سێدان ڕۆژە بێ مناڵەکەمە بێت بۆ لای مناڵەکەی ئوستاز ئەوەی خۆنای کوژێ دنیا خراپ نابێت من لەگەڵ ڕێزمە ینی لەبەرەوەی تۆ نوێنەری ئەوانی کە داواکەن دابخرێ بۆیە من لێرە بێ نوێنەری ئەوانە بم کە کاکاڵێ ئێمەش ئمە حەزمە پەیوەندی کۆمەڵایەتی نییە من ماڵم ناڵم نییە ئەوان لێرە نین ئەوان لێرە نین منە بێ پرسیاری ئەوان بکەم ئۆکەی پرسیاری ئەوان کە احتیاجە بەس وەکو نوێنەری ئەوان چاوە ماجەکەم کاک ڕانکۆ برای بەڕێزم ئێمە ئەمە داواکاری زۆرینەیە لە هەموو جیهانزاتان کۆ کردوەوە داواکاری کاکەجان من ئەوە تا ئامار و داتان پێیە ئەگەر ڕێگەم پێ بدەن سەبوو موبایلەکەی تۆ نابێ ژمارەتان چەنە دەلاکەکان سەیریکە ئێمە لە واتسئاپ ئەگەر هەر ئەم شۆدامەناوە تقریبا نزیکی 300 بۆ 350 کەسە بیت باشە لە مەسنجەر 250 کە زیاتر قوبوڵ ناکە زۆربمان لێ فتمان کردۆهی تازە هاتۆ دوێنێ لە سەرای گریمان هەزار کەسن چەند کەس لەگەڵەوەی بڕوا بکە دوێنێ هەر هەمووی لەگەڵ یا بووە آخر خۆ هزار کەس نابوون هەموو زانم ئەوەی کە بەڵێ بڵێ هەر هەمووی ئەوەی کە دوێنێ هاتووە من باسەوەی کە مەوجود دەکەم و لە گروپەکەشان نامی تیا نامی سەوتی تیا دوایی گوێی لێ بگرە ئەوەی کە نەژات و داوای لێبوردنی کرد و توێتی منیش لەگەڵ ئەوڕێ سەیریکە ئێمە هەر بە من ناوەسین کاک ڕانکۆ ئێمە داواکاریەکەمان زۆر بەسیتە ئەمانەوەی کارەکانمان ڕێک بخەین لە چوارچێوەی ڕێکخراوی کاری خۆتانە خەنە ژێر دەستی حکوومەتەوە لەوە ناترسن بیدا بە کۆمپانیا ئەنجە ڕێگەوەڵا بۆ ئیدا بە کۆمپانیەکە بووە ئەم حکوومەتەمان ناشرین کردووە برا بۆ ئەرێ هەرمان نەکردووە سەریکە باسی تۆ ناکەم سەریکە ئوستاز حکوومەت ئێمە داوامان لە کرد و تومانە حکوومەتی ئازیز قامی بەڕێز بێ زەحمەت وەرنە سەر خەت ئێمە کۆمەڵەیەکین خۆمان بە تەواوەتی بۆ ڕێک ناخرێن ئێستا یەکگرتوین مەجای وەڵامەکەم بدە ئێمە داوامان لە بەڕێز قایم کردوتومانە ئێمە بە کۆی گشتی وەرن ئەم داواکاریمان هەیە بۆمان جێبەجێ بکەن ئەگەر من کە لە سەعاتڕۆڵە حکومەت وەرە دوکانەکانمان پێداخە نەخێر تۆ نەخێر کاک ڕانکۆ لە تۆ جۆ لە برای خۆت بگرە ئێمە دامەکروتومان لە هەشتی بەیانی هەتا کۆشتی شەو بێ ئەگەر دەلاکێک پابند نەبوو ئێوە هەڵبستن بە سزادانی ئەم دوکانە بۆ ئەوەی هەمومان پابند بین کاکە ئەمە شتێکی شارستانیە براکەم بۆ لە ئاکرێکراوە ئێستا وەتا لە بازیان کراوە بۆ بازیان کێشەی نییە بۆ یعنی وای لێ هاتووە لەم شارەیە یەکێک ئەگەر بێوێ کێشەی کۆمەڵاتی کەم بکاتەوە یەکێک ئەگەر بێوێ شتەکان بەڕێکخراو بکرێ کاک ڕانکۆ دژی تۆ نیم داوای لێبورد ناکەم بەس ئەمێ وەڵامەکانکردی بۆی پەیامەکە بگە من لەگەڵی یەک لە بیرۆکەکانە نیم لێرە لە بەرنامەکە ڕەنگە لە دەرەوە بۆ چوونی خۆمەوێ بەس لێرە منەوە تا بەڕێزمان بان کردو و داواکە سەریکە یەکێک ئەگەر بێ ئیشوکار بە یاسا بکرێ یەکێک ئەگەر بێوێ کێشەی کۆمەڵاتیەکان کەم بێتەوە یەکێک ئەگەر خەمخۆری هەزاران کەس بێ لە ڕووی تەندروستیەوە بوو ئەبێ دژی بین کاکە سەریکە ئێمە ئەمانەوە شتەکەمان بڕخ ئێمە ئەی هاوار داوا ئەکەین وەکو ئاکرێ وەکو بازیان وەکو دوهۆک کاکە گیان ئێمە ئەمانەوە بگەڕین و ناو خێزانەکانمان بۆ ئەوەی پەیوەندی خێزانەکە دروستکەین و کاکە گیان ئەگەر لایەنی خێزانیمان لاوازە باسی خۆشتان نەکرد کاکە گیان نرخ داوا ناکەین چۆن ئێمە ئەمانەوە نرخ لەسەر خەڵک ئوستاز ئێستا هەستا چیان کردووە بۆس ئەو کەسانی کە ناڕازین عەفو بکە ئەمڕۆ لە سەندیکا بەڕێزیان کۆنگریان کردو باسی نرخی زەریبە و ئەمانەکەن ئەزانی سندیکە ئاگای لە ئێمە نیە لە زەریبە لێ خۆشبوونمان بۆ کراوە لە خۆشبوونتان بۆ باڵێ ئەوانە لێن با زەریبەکەم بکەینەوە لە زەریبە بینە عەفو بکە بەڕێزیان هاتوون بە ناوی دەلاکەکانی سەرۆکی دەلاکانی سندیکای سلێمانی نازەم چۆ ئینەکە باش ڕێزان لێگرم و ئێمە ئەمانشتەکە بە خۆشەویستیەوە بکەین ئێمە ئەمانشتەکە بە جوانی بکەین ئەوانیش برای ئێمە چاوی ئێمە ئەزانی ناویان لە ئێمە ناچی ئەمڕۆ شتەکە بێ ئوسوڵینی عەفو بکە بە ئێمەیان وتووە دەهین دەلاکی لاکۆڵان من لێرەوە پێیان ئەڵێم
ئێمە خەڵکی ڕۆشنبیری ئەم شارین ئێمە هەمووتان دەلاکی کارەکەن. لاکۆڵان نین ئێمە دەلاکی ئەم شارین ئێمە بە ئێوە ناڵین دەلاکی بۆستە هەمووتان کوڕیم شاران ئەو ناویان لە ئێمە نا ئالی کار و کەسابەتن شانازیتان پێواکەین لە شان ماندوو بەڵامە بێ مراعاتی یەکتر بکەن بۆ دوجار مادام کارەکەت داوە لە حکوومەتەکەن حکومت هەڵسەنگاندنێکی بۆ بکە ئەگەر لە بەڵێ زۆری نەبوو قەراری لێ ئەمش ئەوە ئەڵێ بەڵام بۆ لە چوارچوی ڕقا بکرێت ڕانکۆ جا خۆ بڕیارێک ڕقی بکەوێت ئێمە بەتەماین هەر لەمە نەوەستین ئەگەر جەنابی قایمقام ئێمە داوامان لێ کردو ئەگەر نێتە سەرخەت و جوابمان نەداتەوە و جوابی زۆرینەشمان نەداتەوە کە ئێمە لە هەموو جیهانە بەپێی زۆرینە ئەڕوا بڕێەوە خۆ ئێمە داوای ناکەین کە حکومەت تەشکیلکەین ئێمە کاکە داوا ئەەکەین سعات هەشت دوکانەکانمان بۆ دابخەن بۆ ئەوەی کە ئێمەش بچینەوە ناو ماڵوم ناڵمان کێشەی کۆمەڵاتی لەم شارەیەکەم بێتەوە کۆمەڵ کێشەکەم بێتەوە سپاس بۆ ئێوەش کاگەراسکاکەل یەکێک لە نوێنەرانی سەرتاشخانەکانی سلێمانی سپاس بۆ بەشداریکردن بەی وای داواکەتان حکومە دەڵی سنگێنێ و ئەو دەرفەتەش هەر لەو چوارچێوەیەدا کە ئێمە دەمانێت دەنگی هەر وڵاتان بگەێنین ئینشاءڵڵا دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوەش دەستان خۆش خۆشەویستان بەردەوامە بین لە دوای شوێکی